لە یاریەکی دۆستانە کە لە سەر یاریگای فرانس و هەریری لە شاری هەولێر بەڕێوە چوارد و تیپی تۆپی یانەی هەولێر و زاخۆی بەشدار لە خولی نایابی عراق یەکسان دەبن. لە نیوەی یەکەم یاریەکەدا زاخۆ باشتر دەرکەوت و دوای لە دەستدانی چەند هەلێکی ئاسان گۆڵی پێشکەوتنی لە ڕێگەی سەیفەدین شەماری یاریزانی پیشەگەری تونسیە و تۆمار کرد. تایم یەکەم بەو تا گۆڵ لە بەرژەوەندی زاخۆ کۆتایی هات. لە بەشی دووەمدا هەولێر ئاستی باشتر بوو، بەڵام نەیتوانی سوود لە هەلەکان وەربگرێت بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە تا دواساتەکان یاریەکە کاتێک محەممەد جەفال بە لێدانێکی جوان لە دەرەوەی هێڵی سزا ئەنجامەکە یەکسان کردە و یاریەکەش بە گۆڵێک بۆ هەر لایەک کۆتایی هات. ئەو یاریە دۆستانە لە کاتێکدا بوو خولی نایابی عراق بەهۆی هەڵبژاردەی عراقەوە بۆ ماوەی 3 هەفتەیە وەستاوە و بڕیارە هەفتەی داهاتوو دەست پێ بکاتەوە. تقریبا 3 هەفتەیە دەوریمان ڕاوستایە تانزانن ئەو گەمەش تەجروبی بێ مدرب جداوی بزانی فريق حاضر نحاضر. طبعا اما دوو گەممان خسارەمان هێنا لە ئاسەوی و دەمانەوێت گەمەی دابێ ئینشاڵڵا دەوری و لە ئاسەوی مستەوای باشتر پێشکەشکرێت.